بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمشەو لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر دۆخی هەرێمی کوردستان و یادی 34 ساڵی ڕاپەڕینی خەڵکی کوردستان دەکەین وەک سەرەسەرەوە دەکەین ڕاپەڕین بۆچی ڕوویدا، بۆچی دۆخی هەرێمی کوردستان بە ئێستا گەیشت و ئایا دۆخی هەرێمی کوردستان بەچی ڕاست دەکرێتەوە. لە ماوەی ڕابردوودا ناڕەزایەتی زۆر هەبووە لە ناڕەزایەتی مەدەنی لە فشاری مەدەنی جۆراوجۆ، بەڵام سەرکوت کراون. ئایا لە هەرێمی کوردستان ڕاپەڕین تاوە یاخود بە جۆرێکی دیکە خەڵکی کوردستان لە بەردەم ئەوەیە کە ڕاپەڕینێکی تر بکات بۆەوەی کە دۆخی حکومڕانی لە کوردستان ڕاست بکرێتەوە و سەبارەت بەو بەهیوایش کە خەڵکی ئایا خەڵک لە دەسەڵات بەهیوایە یاخود لە ڕاپەڕینەکەش. ئەم پرسان لەگەڵ ڕێک لە بەڕێزان دکتۆر جعفەر عەلی ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان و نووسەر لە ستۆدیۆ، هەروە لە ڕانێشەوە دیارە دکتۆر ڕزگار قادر بەرپرسی مەڵبەندی ڕاپەڕینی کۆمەڵی دادگەری و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵ لەگەڵمان بێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کەوتۆر بەخێر بێن نەگەر لە بەڕێستانەوە سەرتەرەوە دەست پێ بکەین. خەڵک بۆچی ڕاپەڕینی کرد و بۆچی دوای ئەو مێژە زۆرە 34 ساڵە دۆخی هەرێمی کوردستان لەبار دۆخێکی زۆر خراپدایە لە ڕووی دامەزراوەکانەوە، لە ڕووی نیگەرانی خەڵکەوە لە بوارە جۆر بە جۆرەکانەوە. زۆر سوپاس. سلااو بۆ ئەوەی بەڕێز، سلااو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام. سەرەتا دەمەوێت پیرۆزبایی خۆم لە یادی 34 ساڵەی تێپەڕبوونی 34 ساڵ بەسەر یادی ڕاپەڕین بۆ سەرجەم ئەو خەڵکە دڵسۆز و ئەمەکدارە بنێرم کە بەشداری ڕاپەڕینیان کرد. دڵسۆزانە بەشداریان لە ڕووداوێکی مێژووی زۆر گەورەدا کرد، ڕووداوێک کە بە هەموو ماناکانی بە هەموو ئەو دۆخەش کە لە دوای ڕاپەڕینەوە ڕوویداوە هێشتا وەکو ڕوودا و جوانە، هێشتا وەکو ڕوودا و گەورەیە، دەکرێت دیراساتی زۆری لەسەر بکرێەوە، دەکرێت ئامانجەکانی بەدی بهێنرێ. سڵاو بۆ ڕۆحی سەرجەم ئەو شەهیدانە دەنێرین کە لە یەکەم ڕۆژی ڕاپەڕینەوە تاوەکو دوا ڕۆژی ڕاپەڕین لە پێناوی ئامانجێکیەوە ئامانجێکی پیرۆز و ڕزگارکردنی خاکی نیشتمان لە ستەم و دەسەڵاتی بەعز خوێنی خۆیان کردە قوربانی ئەوانەی کەم ئەندام بوون، ئەوانەی زیانیان بەرکەوت بە هەر جۆرێک لە جۆرەکان. سڵاو ڕێز بۆ سەرجەمیان. سڵاو بۆ هەموو ئەو پێشمەرگە قارەمانانش کە بەڕاستی ڕۆژگارێک لە شاخ و بەو پەڕی دڵسۆزیەوە ئامادە بوون گیانی خۆیان بەخت بکەن لە پێناوی ئامانجێکی ڕەوادا و وەتاوەکو ئێستا بەدڵسۆزی ماونتەوە نەخلیسکاون. سڵاو ڕە سڵاودارانی ئێستا نانێری ئیدی ئەمە دواتر قسەی لەسەر دەکەین. لە ڕاستیدا ڕاپەڕین پرسیارەکە بزانام لەسەر مەسەلەی بۆچی ڕوویدانی بۆچی دۆخەکەش بێستا ڕاپەڕینی ئێمە هەمومان دەزانین لە بەر لە ڕاپەڕین ستەمێکی گەورە لە هەرێمی کوردستان لە کوردستان بەگشتی هەبوو، لە عێراق بەگشتی هەبوو. گەلی ئێمە لە بەردەم ستەمێکی گەورەی هەمەلایەن بوو، فرەچەشم بوو، ستەمێک کە بەڕاستی مەترسی زۆر گەورەی لەسەر بوون و ناسنامە و شوناسی سیاسی و کولتوری و کۆمەڵاتی ئێمە دروست کرده بوو. مەترسیە کە لە هەموو لەحزەیەکدا وەک سێبەرەکانمان لەگەڵمان ئامادە بوو، لەسەر سفرەی نانخواردنەکانمان، لە ژووری نووسنەکانمان، لە ناو ماڵەکانمان، لە ناو پەرتووکی خوێندنگا و قوتابخانەکان و لە هەموو مؤسساتی دەوڵەتدا ئامادەیەکی گەورەی پیشان دەدا. ئەمە وای کردبوو کە ئینسانی ئێمە لە بەردەم چەوشانەوە و لە بەردەم سڕینەوەی ناسنامەدا بێت. بێگومان لە دۆخی وەهاداەوە هەمووشمان دەزانین شتێک لە شاغدا هەبوو بە ناوی شۆڕش، بە ناوی ینی خەباتی چەکداری هەبوو. خەباتی چەکداری ژێک لە ئامانجەکانی هەوڵدان بوو بۆ ڕزگاربوون لەم ستەمە، ستەمی دەسەڵاتی ناوەن، دەسەڵاتی مرکزی کە دەسەڵاتی بەعز بوو، فاشیزمی بەعز بوو. ئەمە بە نەتیجە بەڕاستی دوای ئەوەی هەندێک ڕووداوی ناوچەی و نێودەوڵەتی هاتە پێش، دوای ئەوەی کە دوای پرۆسەی داگیرکردنی کوێت و ئینجا پرۆسەی ئازادی عێراق و پابەندکردنی یاخود ناچارکردنی دەسەڵاتی بەعز بەخشانەوە لە کوێت و شکستێکی گەورەی ئاسکەری، سیاسی و دیبلۆماتی لە سەعاتی نێودەوڵەتی ڕوبەڕووی بووە. هەموو ئەوانە وای کرد کە دەرفەتێک یاخود سەرزەمینێکی ناوخۆیی ناوچەی نێودەوڵەتی بۆ خەڵکی عێراق دروست بێت کە هەوڵ بدەن لەو ستەمە گەورەیە دەربازیان بێت. ئەمە ڕاپەڕین لێرەوە دەستی پێ کرد، لە باشوورەوە بڵێن لە بەسڕەوە دەستی پێ کرد و دواتریش لە هەرێمی کوردستان دەستی پێ کرد. ئەمە ڕەنگە بەشێکی گەورەی هۆکاری ڕاپەڕین ئەو ستەمە گەورەی بەعز بوو بێ و ئەو ئامانجەش بێت کە کورد لە پێناویدا چەندین ساڵ بە خەباتی کردووە. بەڵێ ئەی بۆچی دۆخەکە بێستا گەیشت هێنێ دوای 34 ساڵ خەڵک دژی زوڵم ڕاپەڕی، بەڵام لە کوردستان تەناوەیە کە بەعز لە حکومڕانی دوورخرایەوە یاخود وەکو کللتوری بەعز ئێستا لە حکومڕانیشدا هەرماوە
لەو ڕۆژەوە. ڕاستی من دەمێ ئیشارە بەوە بدەم سەرەتا ئێمە دەبێت دووشت زۆر تێکەڵ نەکەین باشە کە من هەز دەکەم ئەمڕۆ لە ناوەندی کۆمەڵایەتی و لە ناوەندی ڕۆشنبیری ئێمەشدا تا ئەندازەیەکی زۆرەوە لە ناوەندی میدیاییشدا تا ئەندازەیەکی زۆر گەورە تێکەڵ دەکرێت کە بە باوەڕی من ئەم تێکەڵکردنێکی دروست نییەوە بابەتیش نییە ینی ڕاپەڕین خۆی شتێکە و بێهێوابوونج لە دوای دەرەنجامەکانی ڕاپەڕین شتێکترە ڕاپەڕین خۆی ڕووداوە ڕووداوێکی مێژوویە ئەنی ڕووداوێکە بە هەموو ماناکانیەوە ڕووداوێکی جوانە ڕووداوێکی گەورەیە ڕووداوێکی پیرۆزە ڕووداوێکە پڕە لە بەهای نیشتیمانی گەورە پڕە لە پرەنسیپی نیشتیمانی گەورە بۆ پڕە لە زیندووکردنەوەی هیوا و ئومێد بۆ ئینسانی ئێمە و پڕە لە ماناکانی ڕزگاربوون لە دەسەڵاتی بەعس فاشیزمی بەعس لە دوای ئەوە چی دەگوزارێ ئەمەیان دەبێت پرسیار هەم لە خودی خەڵک بکرێ ئەو جەماوەری ڕاپەڕی و بکرێ نەوەی دوای ڕاپەڕین بکرێ و دەبێت پرسیار لە سیاسەکان و لە حیزبە سیاسەکانیش بکرێ ئەمەی کە بەرپرسیارە لە نەهاتنەدی ئامانجەکانی ڕاپەڕین بەشێکی ئەم خەڵکو و جەماوەرە ڕاپەڕیوەیە و بەشێکی سیاسەکان و حیزبە سیاسەکانن بەشێکی ئەو ئومێدە گەورەیە کە خەڵک لەسەر بینینی ئەم دنیای فریشتەیە کە تۆ پێت وایە حیزبێک لە شاخەوە دێتەوە لە وێنەی فریشتەیەکدا تۆ دنیایەکی فریشتەی و دنیایەکی بەهشتی بۆ تۆ دەسازێنێت و پێت وایە سیاسێک دێتەوە دەبێتە فریادڕەسێک و تۆ لە ستەمێکی گەورە دەرباز دەکات و بە دنیایەکی ڕەنگاوڕەنگ و جوانی و پڕبەختەوەریت دەستپێرێت ئەم جۆرە ئومێد هەڵچینینە لە ناهوشیاری خەڵکی ڕاپەڕیەوە هاتووە لە ناهوشیاری ئێمەوە هات سەرچاوی گرتووە نەک لەوەی کە ئێمە سەقفی چاوەڕوانیەکانمان زیاد لە پێویست بوو لە هێزەکانی شاخ سەقفی چاوەڕوانیەکانی خەڵک و خەڵکی ڕاپەڕی و زیاد لە پێویست بوو لە کارکتەر و لە بوونە کارکتەر و ئەشخاصە سیاسەکانی یاخود بڵێن سیاسەکانی بەرپرسی حیزبەکان ئەمە بەشێکی کە وای کرد بوو خەڵک تووشی ناومێدی بێ کاتێک لە ناو واقعەکەدا خودی کارکتەرە سیاسەکان و حیزبە سیاسەکانی لە دوای ڕاپەڕین بینی و بەشێکی پەیوەندی بۆ هەیە هێزی سیاسەکانی ئێمە کۆی حیزبە سیاسەکان لە ئەلفیەوە تاوەکو کۆتایی و کۆی کارکتەرە سیاسەکان بەڕادەی جیاجیا ڕۆڵێکی زۆر نێگەتیڤیان بینی لە تەوزیفکردنی ڕووداوە مێژوویەکە بۆی کە بگۆڕێ بۆ دەستکەوتی گەورە بگۆڕێ بۆ دەستکەوتی نیشتیمانی گەورە و تەرجەمەیکەن لەسەر ئەرزی واقع بۆی کەوات بتوانن لە دەرەنجامی ڕزگاربوون لە ستەمێکی گەورە ستەمێک لە فاشیزمێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە وێنەی دروست نەبووە بتوانن سەرزەمینێکی زۆر جیاوازتر دروستکەن شایستەی ئەو خوێن و قوربانیە بێ کە هەم خۆیان پێشمەرگە و خەڵکێکی زۆری شۆڕژێرانە پێناودا کردوتە قوربانی و هەم جەماوەرێکی زۆریش لە ڕاپەڕیندا لە پێناویدا قوربانی زۆر گەورەی داوە چ قوربانی بە ژیان و بە سەرمایی مرۆی خۆی بێ و چ قوربانی بە مادە بێ. سوپاس دەکەم دێم و خزمەت کاکتۆر ڕزگار جەنابیش بە خێربەی سوپاسیان بەدەبوون دەکەین. دەمانوێت سەرنجی بەڕێژ بزانین بەڵام بەر لەوەی کە بچینە سەر پرسیارەکانی سەرتە لەو دەست پێ بکەین بۆچی ینی خەڵک وەکو پێویست یادی ڕاپەڕین ناکاتەوە بەتایبەتی کە بەڕێستان لە دەواازی ڕاپەڕینن یاخود دەسەڵاتداران ساڵان تەنها بەیاننامەیەکیان هەیە بەیاننامەکەشانی وەڵامدانەوەی خەڵک نییە لە ڕووی موچە بێ لە ڕووی خزمەت گوزاری بێت ینی یادی ڕاپەڕین کاڵ بۆتەوە یاخود بە حیزبی کراوە بۆیە کەمتر خەڵک یادی دەکاتەوە. بەنای خی بەخشندی میێرەبان سەرەتا سڵاو لە ئێوە کارمەندانی کەناڵی ئاسمانی پێیان و سڵاو لە بینەرە ئازیزەکان ساڵوەگەری یادی ڕاپەڕین لە ئێوەی ئازیز لە سەرجەم بینەران و لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان پیرۆز بێت لێرەوە سڵاو و ڕێزە نێرین بۆ سەرجەم پێشمەرگە دێرینەکان بۆ سەرجەم بنەماڵەی سەربەرزی شەهیدان بۆ سەرجەم ڕێخستنە دێرینەکان بۆ سەرجەم ئەو بەڕێزانەیەکەوە ڕۆژگارێک بە ئومێدێکی زۆرەوە ڕووداوێکی مێژووی نیشتیمانی گەورەیان لە ئەم ئەرزی واقعەدا ڕەخساند. لە ڕاستیدا سەبارەت بە پرسیارەکەی جەنابتان تەمان خەڵک ڕاپەڕین هەتا ئێساش لە دڵیدا بە زیندوێتی ماوەتەوە و ڕووداوێک و دەستکەوتێکی گەورەی نیشتیمانی و مێژوویە کە پێویستە هەمومان پارێزگاری لە شوناسی ئەم دەستکەوتە گەورەیە بکەین بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی ئەوەیە کە خەڵک لەلایەن ممارەسەی هێزە سیاسە دەسەڵاتدارەکانی ئەو فترە زەمەنیە کە ماوەی 34 ساڵ تێپەڕێەوە بەسەر ئەم گۆڕانکاریە گەورەوە ئەم ڕووداوە مێژوویە
لە ڕاستیدا ئەوانە بێئومێدێکی گەورەیان لە دڵی خەڵکدا دروست کردووە چ لە ئەدای سیاسیان و چ لە ئەدای حکومڕانیان و لە هەمان کاتیشدا لە چۆنیەتی یادکردنەوەی ئەم یادەمێژویە گەورەیە کە یادێکی گەورەی نیشتیمانیە بۆیە لە ڕاستیدا ئەوانەی کە ئەو یادە دەکەنەوە تەنها کۆمەڵە کارکتەری سەر بەهێزی دەسەڵاتە یا خۆت مەجموعە خەڵکێکن کە یعنی خاوەن پۆستێکی ئیداری حکومی یا خۆت مەجموعە ژمارەی خەڵکی کەمە کە یادی ئەو ڕووداوە مێژوویە گەورە دەکاتەوە ئەوەش بۆ ئەو دەگەڕێتەوە کەوە خەڵک بێئومێد بووە لە یادکردنەوەکە چونکە یادکردنەوەکە تەنها بۆ تەشتێکی ڕۆتینی و دانانی چەپکە گوڵینە لەسەر گوڵکۆی شەهیدان کە یاخۆ لە مۆنۆمنت و خوێنەوە بەیاننامەیەک لە ڕاستیدا ئەوە ئاوی دڵی هاوڵاتیان نادا و وەڵامی هەموو ئەو پرسیارانە هەموو ئەو ئومێدانەی کەوا لە دڵ و دەرونی هاوڵاتیاندا هەبوو لە کاتی ڕاپەڕین و وەلایەتکردنەوەی ڕاپەڕین لە ماوەی ساڵانی پێشووتردا ناداتەوە بۆیە ئێستا خەڵک بە بێئومێدیەوە بەرەو ئەو بیادکردنەوەی دەچێت و یادەکەش زۆر ساردە لە ڕاستیدا ژمارەیەکی زۆر کەم لە ئەندام و کادیرانی حیزبی یاخۆ لە دام و دەستگاه حکومیەکان کە ئەوانە شەر بە تەسکەی حیزبی پۆستەکانیان پێبەخشاوە ئەوانە ئەگەر بەشداریان کرد بێگەرنا خەڵکو جەماوەر بە تێکرا بایکۆتی کردەوە هێزە سیاسیەکانیش بایکۆتی ئەمیادەیان کردووە لەبەرەوەی کەوە شتێکی ڕۆتینی بەحتە هیچی تر نییە. باشە کاکتۆر دەسەڵاتداران ساڵانە بەیاننامەی بێناوەڕۆکیان هەیە لە ویادەدا بەرە چی لێ دەخوێنیتەوە ینی بەتایبەتێ دەسەڵاتدارانی کە دوای ڕاپەڕین ئێستا خەڵک ینی وەکو چۆن لە بەعستوورە ئێستا لەم دەسەڵاتەش تووڕەیە ینی سەرۆت و سامانیان هەژمار ناکرێ چۆن بەیاننامە بێناوەڕۆکەکانیان دەخوێنێەوە کە وەڵامدانەوەی خواستەکانی خەڵک نییە لە خزمەتگوزاری بێ لە موچە بێ لە چاکسازی بێ لە ڕاستیدا من یعنی وەکو ڕای شخصی خۆم ئەگەر بڵێم دەسەڵاتدارانیش لەوانەیە حەز نەکەن ڕۆژی 5 سێ و یادی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستان جارێشتر بێتەوە لەوانەیە مبالەغەم نەکرد بێت چونکە ئەوانش لە ڕاستیدا لە ئاسی ئەم هەموو تموح و خواستەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لەسەر ئیدارەی خۆماڵی و لەسەر حکوومەتی کوردی و دام و دەستگا و دامەزراوە فەرمیەکانی بەڕێوەبردننی وڵات لەلایەن دەسەڵاتێکی خۆماڵی کوردی هەڵیان چنی بوو ئێستا زۆر بئومێدن وە بێدەسەڵاتی دەسەڵاتدارانیش و پاشان ئەو سیستەمە حکومڕانی دەسەڵاتیکەوە ئێستا لە ئارادایە لە ئاستی جێبەجێکردن و دابینکردنی خواستەکانی هاوڵاتیان وای لێ کردوون ئەگەر حەز نەکەن یادی ڕاپەڕین جارێشتر بێتەوە چونکە هیچیان پێ ناکرێت چونکە سیستەمەکە بە تێکرا سیستەمێکی حکومڕانی پڕگەندەڵی ناشەفافە و ئامانجەکانی حکومڕانی و بەڕێوەبردننی وڵات لە ئامانجی خزمەتی گشتی پێشکەشکردنی پرۆژەی گشتی بە هاوڵاتیانەوە گۆڕاوە بە خزمەتکردن بە ژمارەیە کەسایەتی دیاریکراویان بە حیزبێکی دیاریکرا بە هەتا بە حیزبیش بە تەواوی نابەڵکو لەلایەن وەکو چۆن بڵێ دەستکەوتەکان زیاتر دەچێنرێتەوە بۆ کۆمەڵە کاراکتەر و کەسایەتی دیاریکراو لەناو حیزبی دەسەڵاتدار چ لەم زۆنە چ لە زۆنەکەی ئەولا ئەوە وای کردووە کە ئەو بەیاننامانەش کە دەنووسرێن لە ڕاستیدا بەیاننامەی بێناوەڕۆک بن تەنها شانازیکردن بەڕابردوو ئەوەش کە جێگەی خۆیەتی ئینسان شانازی بکات بەڕابردوو بەڵام ئەمە بۆ ئەو کەسانێک کەەوە کاراکتەر بوون بەشدار بوون لەو ڕووداوە مێژوویە یان هەر هێزێک کە بەشدار بوو بەڵام بۆ هێزێکی دەسەڵاتدار و بۆ خاوەن نفوز وەوەی کە خۆی بە خاوەنی دەستکەوتەکانی ڕاپەڕیمزانەی لە ڕاستیدا تەنها شانازیکردن بەڕابردوو بەس نییە وەڵامی خواستەکانی خەڵکی پێ نادرێتەوە بەڵکو پێویستی بەوەیە کە بتوانێ لە خواستەکانی خەڵک دابیم کە پێداویستەکانی بۆ دابیم کە ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیان دابیم کرێت بەڵام جێگەی داخە ئەم دەسەڵاتی خۆمان لە برێوەی کە بتوانێت ژیانێکی شایستە دابینکە بەڵکو هاوڵاتیانی بێبەش کردوێت لە سەرەتاییترین مافەکانی خۆیان فەرمانبەران ناچار بن مان بگرن فەرمانبەران ناچار بن خۆپیشاندان بکەن بایکۆت بکەن بەس لە پێناوی ئەوەی کەەوە موچەی ماگانەیان بۆ داوین بکرێن
ئەگەر ئێستا پاساو بۆ بهرێتەوە موچەی ماگانە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە دەستی بەسەر گیراوە ئەو کاتانێکەوە کۆی داهاتەکان و داهاتە نەوتی و نانەوتەکان لەژێر دەستی ئەم دەسەڵاتی ئەو حکوومەتەدا هەبوو ئەو کاتە کە بە چەندین موچەی خەڵکی پاشەکەوتکرا لێبڕا یاخۆت بەشکرا ئەمە وای کردو لە ڕاستیدا کە هاوڵاتی سەیرەکە کارەبای پێویستی نیە هاوڵاتی سەیرەکە سوتەمەنی دەست ناکەوێ پێداویستە سەرەتایەکانی ژیانی دەست ناکەوێت موچەی خۆی کە شایستەی دارایی خۆیەتی پێی نادرێ لە بەرامبەریشدا خەڵکانێک وەکو قارچێک هەڵتۆقی لە واقعەکەدا هەڵدەتۆقن لەژێر سێبەری ئەم دەسەڵاتە بە شێوەی گەندەڵی و فەسادی ئیداری ئەمە بەڕاستی بە ئومێدێکی زۆری لەناو دڵی هاوڵاتیاندا دروست کردووە و ئەو کاراکترانشکەوە لە ناو چوارچێوەی حکومڕانی ئەو وڵاتەدان کە دەیانەوێت خزمەتێک بە هاوڵاتیان بکەن ئەوانیش بەڕاستی بێ ئومێد بوون لە یادی ڕاپەڕین بۆیە بە هیچ شێوەیەک پێم وایە حەز ناکەن کە ساڵوەگەری یادی ڕاپەڕین بێتەوە چونکە خۆیان بە حاڵەتێکی زۆر ئیحراز دەزانن لە بەردەم هاوڵاتیاندا. بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر سەوارەت بەو بێئومێدی زۆرەی کە هەیە سەری لە کوێوە دەرەچێ و بێئومێدی کە لە کوردستان دوای 34 ساڵە ڕاپەڕین تا بەشداربووی ڕاپەڕین هەیە هەرچەندە بەرز و کاکتۆریش باسان کرد کە دەبێت ڕاپەڕین لە سەڵات جیا بکرێتەوە بەس دەڵێ خۆزگە بەشداری ڕاپەڕین نەکرد بە ینی بێئومێدێکی زۆر لەکوێوە سەردەکێشێمە بێئومێدیە لە داهاتوودا چی لێ بەرهەم دێت؟ لە ڕاستیدا من لەگەڵ ئەم گوتارە نیمە کە ئینسان پەشیمانی دەرببڕێت لە بەشداریکردن لە ڕاپەڕین. بەشداریکردن لە ڕاپەڕین بەشداریکردن لە سەروەرێکی ئەجگار گەورە، بەشداریکردن لە ڕووداوێکی ئەجگار جوانی ناومێژووی ئێمە، بەشداریکردن لە خوڵقاندنی ڕووداوێک کە لە مێژووی ئێمەدا تا ئەندازەیەکی گەورە بێهاوتایە بەڕاستی ئینسان بۆ دەبێت لەوەی کە پشکێکی لەم سەروەریە گەورە وەربگرێت لەم جوانی ناومێژوو وەربگرێت پەشیمان بێت. پەشیمانیەکە نابێت لە خودی ڕووداوەکە بێت، پەشیمانیەکە دەبێت لە ملکەچی و ملکەجنەکردن و چۆکدانەدان بێ بۆ ئەم بەرهەمەی کە لە دوای ڕاپەڕینەوە سیاسەکان بۆ ئەو سەرزەمینی کە سیاسەکان و حیزبە سیاسەکان خۆڵقاندویانە تۆ دەبێت ئەم ڕۆحیاخیبوونە گەورە بکەی لە بەرامبەر ئەم دەسەڵاتەی کە جوانیی ناشرین کردووە کە سەروەرێکی گەورەی گۆڕیەوە بە سەروەری حیزبی و بنەماڵەی و شەخصی کە هەموو کاری ئەوەیە لە یەکەم یادی ڕاپەڕینەوە هەموو کاریان ئەوە بۆ بریتی چۆن یادێکی گەورەی نیشتیمانی چۆن دەستکەوتێکی گەورەی نیشتیمانی چۆن ڕووداوێکی گەورەی نیشتیمانی لە بری بە نیشتیمانی بکرێت لە بری ئەوەی بکرێتە مڵکی سەرجەم خەڵکی کوردستان لە بری ئەوەی نیشتیمانی لەسەر بینا بکرێت کۆدەنجی لەسەر بینا بکرێت گوتاری نیشتیمانی گوتاری نەتەوەی لەسەر بینا بکرێت نیشتیمانی لەسەر پارچە پاچەکرا خودی یادەکە بە شێوازی جیاواز و قارەمانی جیاواز و کاریزمای جیاواز و ئەنواع ناوی جیاواز و ناونیشانی جیاوازی بۆ دروستکرا ئاکارە ساتەکە ئەلێرەوە دێ ئینسان نابێ ئەمە وا لێ بکات تۆ ناومێت بیت لەوەی کاتێکە لە سەروەرێکدا بەشداریت کردووە کاتێکە خوێنت بۆ سەروەرێک تۆمارکردنی سەروەرێک لە ناومێژوودا لە دژی دەسەڵاتێک کە فاشیستترین دەسەڵاتی ناومێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە باسە باسی جیاوازی دەسەڵاتدارانی لێمە دەسەڵات و باسیش دەکە ئەنی چی گۆڕا ئاجا ئێستا توانین ئەمە قسە لەسەرەوە بکەین بەڕاستی کە شتی زۆر گەورە نەگۆڕاوە پەیوەندی بەدوشتەوە من پێم وایە هەرگیز لەگەڵ ئەم خیتابە نیمە کە ئومێد بە ڕۆژگاری بەعز بخوازێ ئەمە بەلایەوە بەڕاستی هێڵی سوورە یعنی دەسەڵاتی بەعز دەسەڵاتێک نی ئینسان هەرگیز هەمومان بەدەستی دەسەڵاتی بەعز بریندار بووین هەمومان بەشێکی گەورە لە ئێمە یا خزم و کەسوکاری یا برای یا باوکی کەسێکی شەهید بۆ بەر یا ئازاری زۆری بینیوە بەگشتی میلەتەکە ڕوبەڕووی ئازار بۆ تۆ ناکرێت لە وڵاتێکدا بژی بەڵام تەمەنای گەڕانەوەی فاشیزمێکی گەورەی وەکو بەعس بکەیت تۆ دەبێت هەوڵدەی ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە ستەمکاریەوە بگەوە کە ئەمڕۆ لەم سەرزەمینەدا ئامادەی هەیە دەوێت وێنەیەکی تری ستەمکاری پیشان بدات خەڵک تەمەنایەوە ناکە بەعز بکە بە تەمەنایەوە دەکە بڕۆنم دەسەڵات دەبێت تۆ هەوڵدەی ئەم وێنانەی کە لە ناو دەسەڵاتێکی جیاوازتردا لە دوای ڕاپەڕینەوە لە وێنەی بەعز دروست دەبێتەوە یاخود هەڵگەری جۆرێک لە سیما و ڕوخساری بەعسە هەوڵدەی ئەمە نەهێڵی گەورە بێت هەوڵدەی ڕێگە بەمە بگری لە بەرامبەر ئەم کللتورەی یاخیبی لە بەرامبەر وەک چۆن لە بەعز یاخی بووی لە بەرامبەر ئەم جۆری کۆنتترۆلکردن و ئەم جۆری پەلاماردانە بۆ سەر ئازادی ئینسان و بۆ سەر ژیانی ئینسان و دەستە ناو ژیانی ئینسان و کۆنتترۆلکردنی خودی ئینسان ئەلەمە یاخیبی ئەمەیان دیوە گرنگەکەیەتی بە بڕوای من ئێمە هەندێک جار لە ناو مێژوودا گوناح لە ڕاپەڕین نییە ڕاپەڕین بۆ خۆی مێژووە بەگشتی مێژوو وایە ینی ڕووداوی مێژووی هێندێکی جوان و هێندێکی ناشرینە هەر خودی ڕووداوەکە ینی
ئێمە هەندێک جار مرۆڤەکان شێوازی مامەڵەکردنی مرۆڤەکانە لەگەڵ خودی ڕووداوەکان دەتوانێت چۆن جوانیەکان ناشرین بکات. ئینسان بوونەوەرێکی ئەجگار ترسناکە، دەتوانێت خۆی ناشرین بکە، دەتوانێت خێزانی ناشرین بکات، دەتوانێت بنەماڵەکەی ناشرین بکات، دەتوانێت حیزبەکەی ناشرین بکە، دەتوانێت وڵاتەکەی ناشرین بکە ئەگەر سیاسێک و حیزبێکی باڵا دەست بێت. ئەمەی ئێمە لەگەڵ ڕووداوی مێژووی ڕاپەڕیندا کردمان ڕێک ئەمە بوو. ڕووداوەکە خۆی جوان بوو، ڕاپەڕین خۆی جوان بوو، ڕاپەڕین خۆی سەروەرێکی گەورەی مێژووی بوو. بەڵام لە دوای ڕاپەڕینەوە شێوازی مامەڵەی جەماوەری ڕاپەڕی و لەگەڵ ڕوودا و لە ئاستی پێویستدا نەبوو و شێوازی سیاسیەکان و حیزبە سیاسیەکانیش لەگەڵ خودی ڕووداوە جوانەکەدا تا دو ئەندازە تا سەر ئێسک ناشرین بوو. ئەمە وای کردووە کە تۆ دەبێت لەم ناشرینیە یاخیبی، لەم سلوکە سیاسیە ناشرینە حیزبی یاخیبی کە جوانیەک ناشرین دەکات لە ناو مێژووی ئێمەدا، لە ناو مێژووی هاوچەرخی ئێمەدا کە خودی ڕاپەڕینە. یعنی ئەم دووشتە بە باوەڕی من دەبێت هەمیشە ئێمە لە یەکتر جیام بکەینەوە، ینی نەیانکەین بەیەکشت، چونکە هەمیشە ئەم عەقڵە ئەم شێوازە نائەقڵانیە کە جەماوەری ڕاپەڕی و لە دوای ڕاپەڕینەوە وەستا پێی وابوو گەیشت بە هەموو ئومێدێک، پێی وابوو هەموو هیواکانی هاتوونەدی، پێی وابوو ستەم کۆتایی پێ هاتووە، پێی وابوو دنیایکی بەهشتی پێشوازی لێ دەکات و پێی وابوو سیاسیان نەبوو. ئەو حیزبە سیاسیانش کە هاتوونەوە حیزبی فریشتەی و سیاسی فریشتەین باوەشی پێداکردن، هەموو نەخێرەکانی کوشت، هەموو ڕەخنەکانی کوشت بە بەڵەیەکی گەورەوە تا ئەندازەیەک تاوەکو ئێستا متمانیان پێدەداتەوە. ئەمانە هەموو بەیەکەوە کۆبکەوە وای کرد کە جوانی ڕاپەڕین ناشرین بێت. بەڵام بە معنای ئەوە نییە کە ڕاپەڕین کۆتایی پێهات. ڕاپەڕین دەبێ بەردەوام بێ، ڕاپەڕین دەبێ بەردەوام بێ. ڕۆحی ڕاپەڕین زیندووە. هەزاران هەزار خەڵک، دەیان هەزار خەڵک لەم نیشتیمانەدا قسەی لەگەڵ کە ئەم ڕۆحی ڕاپەڕینی تێدا زیندووە. حتا ئەوانەی کە بێ ئومێدن، ئەوانەی کە بێ ئومێدن، ئەوانەی کە ڕەشبینن، ئەم ڕۆحە زیندووەیە، ئەم ڕۆحی یاخیبوونەیە، ئەم ڕۆحی نەخێرەیە، ئەم ڕۆحی بەرەنگاربوونەوەیە کە ئامادە نیە ستەم قبولکە لە بەرامبەر پۆست، لە بەرامبەر پارە، لە بەرامبەر ناخلیسکە، ئامادە نییە ئەم چۆن دەڵێ پێکهاتە کۆمەڵایەتی و سایکۆلۆژی و پەروەردەی خۆی لە پێناوی چینجێک پارە، لە پێناوی پۆستێک کوسێک بفرۆشێت، جا بە هەر دەرخێک بێت. ئێمە زۆر نمونەی وامان بینیوە، خەڵک نابێ بۆش ناومێت بێ، فلان کەس دەستێ بۆ فلان حیزە، فلان کەس فلان ڕێکخراوی بۆ دادەمەزرێن، فلان کەس فلان سنتەری بۆ دادەمەزرێن، فلان کەس دەبێ بەڕایشکار لای فلانتر ئیدی هێزەکەی پێشتری ناشرین دەکات. ئەمانە نمونەی بچووکن، ئەمانە تعبیر نییە، گوزارش ناکات لە نمونەی گشتی کۆمەلگایەکدا. لەو کۆمەلگایەدا ئەم ڕۆحی یاخیبوون تا ئێستا وجودی هەیە، بوونی هەیە و بەدڵنیایی لە دۆخی ئێستای هەرێمی کوردستاندا ئەم ڕۆحە ناکوژرێ. هیچ هێزێک توانای کوشتنی نییە و هیچ هێزێک توانای مراندنی نییە و هیچ هێزێکیش ناتوانێت تا سەرنجام بەم شکڵی ئێستا بەم فۆرمەی ئێستا سیاست کات و بتوانێت لەم هەرێمەدا بژیت. سپاس دەکەم دێ بۆ خزمەت کاک تۆ ڕزگار بێمە خزمەت بەڕێز سەبارەت بە دۆخی حکومڕانی ئەوەی کە دوای 34 ساڵە ڕاپەڕین ئێستا بۆ نمونە هەرێم هەر دوو ئیدارەیە، حکوومەتێکی ڕاستەقینە نیە، پەرلەمانێک لە ڕووی دامەزراوەکانەوە لە ڕووی خزمەتگوزاری و موچە و ئەوەش دیارە. بەچی پێ دوای ئەم دۆخە ڕاست دەکرێتەوە؟ و لە ماوەی ڕابردوو هەوڵی جۆرا و جۆر هەبووە لە ڕێی هەڵبژاردنەوە بێ، لە ڕێی فشاری مەدەنی خۆپیشاندان، بەڵام سەرکوت کراون، تەزویر کراوە. بەچی دۆخی هەرێم پێ دوای ڕاست دەکرێتەوە؟ لە ڕاستیداوەی کە دۆخی هەرێم ڕاست دەکاتەوە نەکوشتنی ئومێدە لە دڵی خەڵکدا، بێ ئومێدی خەڵک دەبێ بەڕاستی هێزگەلێک هەبێت لە ساحەکەدا کە بتوانێت جارێشتر ئومێد بۆ خەڵک بژێڕێتەوە. ئەوەش بەڕاستی بە کاراکتەرە سیاسیەکان و بە هێزە سیاسیە ئۆپۆزیسیۆنەکان دەبێت، ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنی حەقیقی ڕاستەقینەن لە ساحەکەدا. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری لە سنوورەکەدا ئەمڕۆ بە بایکۆتی یادی ڕاپەڕیمان لەگەڵ حکوومەت و دەسەڵاتداران کردەوە، گەرنا خۆمان بە ئەو پەڕی خۆشحاڵە زانین بەو پەڕی شانازیەوە شانازیەکەین کەوا بەشێک هێزێک لە هێزە کاریگەرەکانی سەردەمی ڕاپەڕین هێزگەلێک بووە کە دواتر ئەو کۆمەڵی دادگەری لێ دروست بووە کە پێشتر بزوتنەوەی ئیسلامی پێشوو بووە. ئەمە دروشمێکمان بەرز کردەوە بەوەی کەەوە گەندەڵکاران یاخۆت گەندەڵ و فەسادی جوانیەکانی ڕاپەڕین ناشوێنن. ئێمە بە کۆمەڵک زموجۆڵ و چالاکی یادی ڕاپەڕینەکەمان کردەوە و بەردەوامیشن لە یادکردنەوەی و بە زیندوڕاگرتنی ئەو ڕووداوە مێژوویە گەورەیە. ئەم هێز و ئیرادەی گۆڕانکاریەکەی ناخی هاوڵاتیان دابوو لە ساڵی 1991دا بەرامبەر بە خراپترین دەسەڵاتی سەردەم
بوەستەوە بە زۆردارچین دەسەڵاتی سەردەم بوەستەوە بەڕاستی ئەم ئومێدە لەناو خەڵکدا پێویستە بە زیندوی ڕابگیرێ وەکو کاگوتۆری شاماژەی پێکرد و ئێمە پێمان وایە وەکو هێزێکی سیاسی پاڵپشتین و پێمان وایە کە هۆکارێکین بۆی کەوە ئومێدێک لە دڵی خەڵکدا دروست بێت کەوە هێزێک لە ساحەکەدا هەیە مەهماکان دیزایانی بەرامبەر دەکرێت مەهماکان نادادی بەرامبەر دەکرێت مەهماکان نادیدە دەگیرێ هەرچەندێک ئەو دەسەڵاتە هەوڵداکەوە قۆرەخکاری بۆ بەسلەی یادی ڕاپەڕین و ئەو ڕووداوە مێژویە بۆ هێزێک و یان بۆ چەند هێزێکی دیارێکراو بکرێت و پاشان دەستکەوتەکانی لەلایەن دوو هێزی سیاسی یاخود دوو لەوانیش کورتکراوەتر بۆ ناو دوو بنەماڵەی سیاسی قەتی ساڵ بێ ئەوە لە ڕاستیدا وا لە هێزە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە حەقەکان ناکە کە لە ساحەکەدا پاشەکشە بکەن بەڵکو لە ساحەکەدا هەن مەهماکان بارودۆخەکە چەندێک سەخت بێ لە بەردەمیاندا بۆیە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری پێمان وایە کە هێزێکین لە ساحەکەداین بۆ ئەوەی کەوا بێئومێدی خەڵک گۆڕین بۆ ئومێد و هەوڵ دەین هێزێک و فاکتەرێکی ئیجابی بین بۆ ئەوەی کەوا ئەم هێز و ئیرادەیەکەوە لە ناخی خەڵکدا هەیە دەیەوێت لە داهاتوودا ڕزگاری بێ لە دەستی ئەم بێدادی و ستەمێکەوە لەلایەن دەسەڵاتی خۆماڵیەوە بەرامبەری دەکرێت ئێمە ئەو ئومێدە بین و هێزێک بین فاکتەرێک بین وەکو هەموو ئەو هێز و فاکتەرانەی دیکەشکە لە ساحەکەدان و حەقیقین ئۆپۆزیسیۆنی حەقیقی و ڕاستەقینە بەرامبەر بە دەسەڵاتداران بۆیە ئەوەی کە پێویستە بکرێت ئەوەیە کە هاوڵاتیان بە ئومێدەوە بە ئیرادەی پۆڵاهینەوە ڕوبەڕووی گەندەڵکاران ببنەوە و لە هەموو وێزگە سیاسیەکان کە وێزگە سیاسیەکان تەنها یەک وێزگە نییە بەڵێ ئێمە پێمان وایە کە باشترین بژاردە بۆ ئەوەی کەوە ئەم کیانێکەوە لەسەر خوێن و عەرەق و فرمێسک و تەمەنی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ئەو هەرێمە و پێشمەرگە دێرینەکان ڕێخسە دێرینەکان و هاوڵاتیانی ئەو هەرێمە بە تێکرا تێیدا بەشدار بوون دروست بووە ئێمە بە هەموو لایەکمانەوە بتوانین ئەوەی کە پێوتی ئەمنی قەومی بیپارێزین وەکیانەکە لە ناوچوون لە بەهەدەرچوون بپارێزین بەڵام لەگەڵەوەشدا نابێ بەرامبەر بە دەسەڵاتداران بێدەنگ بین بەڵکو دەبێ هەرچی شێوازێکی مەدەنی و شارستانی هەیە لە ڕوبەڕووبوونەوە و هۆکارێک بۆ گۆڕانکاری بهێنێتە ئارا ئێمە هاوکار بین هاوڵاتیانیش دڵیان بە هێزە جۆراوجۆرەکانی ناو ساحەکە خۆش بێ ئەوەی کە لە ساحەکەدان و دەتوانن لە داهاتوودا بەیداخێوان بەرز کردێتەوە کە ئەگەر بێت و هاوڵاتیان پاڵپشتی هێزێکی تری ئەم دوو هێزە بن بەتەکی لە داهاتوودا ژیانیان گۆڕانکاری بە شێوازێک لە شێوازەکان بەسەردادێت کە هیچ نەبێ وەکو ژیانی ئێستا نابێت بە بەراوردکاری ئەگەرچی ئێمە پێمان وایە ئومێدمان زۆر بە خۆمان و بە کاراکتەرە سیاسیەکانمون بە بەرنامەی سیاسی خۆمانە کە ئەگەر بێت و هاوڵاتیان لە پشتی ئێمەوە بنەوە بتوانن متوانێت زیاتر بدەن بە هێزەکانی هاوشێوەی ئێمە لە داهاتوودا بە تەکید ژیانیان گۆڕانکاری بەسەردادێ بۆیە نابێ بە هیچ شێوەیەک لە دنیای بێ ئومێدیدا خەڵک بشی و ئومێدی هەمیشە دەبێت بە گۆڕانکاری هەبێت ئەگەر بێت و ئێمەش نەبین جیلی دوای ئێمە بە تەکید بەم بارودۆخە ڕازی نابێ ئەو بارودۆخە تا سەر بۆ کەس ناچێتە سەر بەوەی کە قۆرەخکاری لە ژیاندا لە گوزەران و ژیانی خەڵکدا هەبێت و تەماحت لە سارەترین پێداویستەکانی ژیانی خەڵکدا هەبێ و تەماحل لە کورسی دەسەڵاتدا هەبێ بەڵام نەتوانی سارەترین پێداویستەکانی ژیانی هاوڵاتیان بە شێوەیەکی باش فراهەمکەی بۆیە دەبێ بەڕاستی بە هەمومان کا لەسەرەوە بکەین کە ئومێد بە زیندوی بیاڵینەوە و بتوانین پرۆژەی هەمەهەنگیمان هەبێ هاوڵاتی و جەماوەر لەگەڵ هێزە سیاسەکان بە تاکید تێکان گیر نەبن گۆڕانکاری نە بە هێزی سیاسی بەتەنها دەکرێن نە بە جەماوەریش. بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر ڕزگار کاکتۆر جعفەر سەبارەت بە ڕاپەڕین بەرە زووتر ڕۆحیاخی بوون ماوە بەزای سەدەسەڵات بوون هەموو خەباتێکی مەدەنی ناڕەزایەتیە سەرکوت دەکا بوونەوەی لە عربەت بینیمان ئەوەی لە دێگەڵە بینیمان تەزویری انتخاباتێ دۆخەکە بە چی ڕاست دەکرێت و ئێستا دۆخی هەرێم کاکە حەشیم ڕاستی دووشت هەیە ئێمە دەبێ
کەمێ مامەڵی ئەقلانی لەگەڵ بکرێت ینی یەکیانەوەیە کە ئەمڕۆ حیاخیبوونەی لە هەرێمی کوردستاندا هەیە ئەمڕۆ حیاخیبوونە نییە کە بگاتە ئاستیەوەی گۆڕانکاری گەورە دروستکە ئەمە یەک دووەمیشیان بەڕاستی پشوکورتێکی ئەجگار گەورە هەیە ئێمە پێمان وایە خەڵکی وسان پشکورتی پشوکورتەکە ئێستا پێ دەڵێم بەستم چییە ئێمە پێمان وایە گۆڕانکاری کۆمەڵایەتی گۆڕانکاری سیاسی بریتە لەم ئامەلەی دۆلار یعنی تۆ ئەمڕۆ بچۆ بەیانی دۆلارەکەت گۆڕەوە ئێوارە دەبێت قازانچکەی و قازانچەکە بخێجیفانتەوە گۆڕان ئەمە نییە یعنی من بەستمەوەنی بڵێم خەڵک وا لە گۆڕان حاڵی بۆ بەڵام پەلەیەکی ئەجگار گەورە هەیە یعنی تۆ هێزێکی ئۆپۆزیسیۆن دروست دەبێت پێت وایە دەبێت لە ماوەی 5 ساڵدا هەموو شتێک هەڵجێڕێتەوە لە وڵاتەدا هەموو شتێک بەسەریەکەوە هەڵجێڕێت و بە هەشتێک دروستکە شتی وان نییە ینی ئەمە مەگەر گۆڕانکاریی نێودەوڵەتی لە چرکەساتێک لە چاونوقانێکدا دەتوانێت ئەمە بکە ئەمە لە هێز لە وڵاتێکدا ناکرێت و هەموو شتێک کۆنتترۆل کراوێ ئەی سەردەین باس 80 ئەم خەڵکی وڵاتە ناڕازی بوو بەڵام دەرفەتی گۆڕانکاری نەبوو بۆ لەناوە نەبوو تاوەکو گۆڕانکاری ئیقلیمی و نێودەوڵەتێکە هاتوو دەرفەتی گۆڕانکاری لە ماوەیەکی زەمەنی ئەجگار کورتی ماوەیەکی کورتی مێژووی داخۆڵقان ئەمە دۆخی هەرێمی کوردستان ئێمە بەڕاستی گوناهبارین لەوەی کە هەموو شتێکی خۆمان دەرفەتماندا کۆنتترۆل بکرێن دەرفەتماندا هەموو شتێک کۆنتترۆل بکرێت دەرفەتماندا نەخێرەکانمان بکوژرێت دەرفەتماندا ڕەخنەمان بکوژرێت ینی ئەمە بدۆخەکە چۆتە قۆناغێکی ترسناکەوە ئەم قۆناغە ترسناکە گەیشتۆتە ئاستێک وجودی ئینسانەکان کۆنتترۆل کراوە ئیرادەی ئینسانەکان ئیرادەی تاکەکانی ئەم کۆمەلگایە شکێنراوە ئەم ئیرادە بەهێزەی کە بەر لە ڕاپەڕین هەبوو ئامادە بوو سنگ بە گولەوە بنێ لە ئێستادا ئەم ئیرادەیە بچووک بۆتەوە ئەم ئیرادەیە سنووردارە ئەم ئیرادەیە ناڵێم نییە بەڵام سنووردارە بچووکە کەم بۆتەوە ئێمە بینیمان لە عربەت خۆ پیشاندانێک یاخود خێمەیەک هەڵدراوە ناڕزایەتی دەبڕ ڕێگا بە داهاتی حیزب دەگیرێ چۆن تەنیا جێدەی هەڵدرێن نە حیزب پشتیوانیان لەیەکە بەستم کە دەڵێم حیزب ینی جەماوەری ئەم حیزبە ئامادە نییە لەو دەنگەیە ناوێتی سەتاییەکی 5 بخاتە خزمەتی ئەم پرۆسەی ڕوبەڕووبوونەوە بەرەنگاربوونەوەی ڕۆحی یاخیبوونە گەورەتر بکە نە هێزی ئۆپۆزیسیۆن کە ئەمە دەکات نە خەڵکی ناڕازی ئەمە دەکات نە ڕۆحی یاخیبوون لەوێن دەردا ئەم ئامادەیە گەورەی خۆی نمایش دەکاتەوە ئەمە ڕۆحەکە هەیە بەڵام تاوەکو ئێستا هێزی تەوزیفکردنی نییە بەس ئەگەر هەر ئەم خەباتە سەرکوت بکرێ مەدەنی بەڕێگەی تر هەڵنادە یاخود گومان لەوەدانی جارێکی ڕاپەڕێکی بە ئاسکاتیژیان لە سەڵاتە گومان لەوەدانێت تۆ هەموو دەرفەتێ دابخەی دەبێت ئینسان وەک هەر شتێکی تر یعنی هەموو بوونەوەرێکی تر وایە ینی لە دەرەوەی ئینسانیش تۆ هەموو دەرفەتەکانی ژیانی لەبەردەم دابخەی دەست بۆ موچەی بی دەست بۆ گیرفانی بی کارەبای پێویستی نەدەی کەمە هەر شەرمە دوای 34 ساڵ ئینسان داوای کارەبا بکاتەوە کارەباکەشان زۆر گران کردووە شەرمە داوای شەرمە داوای ڕێگاوبانی باش بکات لە یەک سێکتەر نییە لەم هەرێمەدا ئەمەی کە ناوی حکوومەتە ئەمەی کە ناوی لێنراوە حکوومەت ئەم چوارچەوەی ناویان لێناوە حکوومەت ئەم دامەزراوە حیزبیانێکە هەنە و ناویان لێناوە حکوومەت لێ یەک سێکتەری خەدەمی نییە سەرکەوتو بوو بێ یەک سێکتەری تێدانی سەرکەوتو بوو بێ ئیمکان یانی نایدۆزیتەوە بڕۆ کەرتی تەندروستی سەی دەکەی ڕوبەڕووی وێرانەیەک دەبیەوە کەرتی پەروەردە دەیان خەلەلی گەورەی تێدایە کەرتی هەر کەرتێکی خوێندنی باڵا سەی دەکەی بە هەمان شێوە کەرتەکانی تر سەی دەکەی پێشمەرگە ناوخۆ هەر کەرتێکی دارایی هەر کەرتێکی سەی دەکەی بەدەیان خەلەلی گەورەی تر ئێمە ناڵین بێ خەلەل بێ ناڵین بابێکی تەمە نامان دەکردوا بێ بەڵام ناکرێت تۆ بەردەوام لەگەڵ ئەم کەم و کورتێک گەورانە دابژی لەگەڵ نەبوونی ئەم پێداویستە گەورانە دابژی یعنی خۆت ئارامی و سەبرگرتنی ئینسانی سنووری هەیە یانی تا ئابد ناتوانێت ئینسان لە باوک و دایکیشی منداڵەکە ناتوانێت تا ئابد سنوور بگرێت سوارد بە دوو بنەماڵەکە ئێستا پایەکانی حکومڕانی هەموو شتیان قۆڕ کردووە لێرە بنەماڵێک تەڵەبان لێو بارزانانی بۆچی ئەوە توانیانەی کۆنتترۆل هەموو شتێ بکەن لە کاتێکە باس لەوە دەکرێت ئەوانەی وەکو لە مەیدانەکە ڕۆڵێکی ئەو تویان نەبووە وەکو ڕاپەڕینەکە ینی خەڵک کردی بۆچی ینی وای لێ هات وڵی کاکە حەچی من بەشێکی بەڕاستی بە گوناهی خەڵک دەزانم بە گوناهی خەڵکێکێک لەوانش خۆ ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئەو دەرفەتەمان ڕەخسان کە ئەم دوو هێزە بەم شکڵە گەورە بن و ئەو دەرفەتمان ڕەخسان کە بەڕاستی ئەم دوو هێزە فعلەن دوو هێزی فریشتەینە و ئەم خودای گەورە بۆ ئەم میلەتی نادۆ بۆی لە فاشیزمی بەعزە ڕزگاریان بکات و بەهشتێکیان بۆ بخۆڵ خێنێ ئەم جۆرە تێڕوانی نەهەبوو ئەم جۆرە تێڕوانینە ئەمەی لێ سەوز دەبێت کە ئێستا هەیە جۆرێکە لە تێڕوانین کە تۆ ئامادەی تەسلیم بی ئامادەی تەسلیم بوون چکەم تەسلیم بوونە بە تەسلیم بوونێکی زۆر ڕەواو عەقلانی دەزانی لەم سەردەمەداواتە هوشیاری کۆمەڵایەتی و سایکۆلۆژی مرۆڤەکانی ئێمە لە کاتی ڕاپەڕین و پێشوازیکردن لەم هێزە سیاسیانە بە جۆرێک بووە پێی وا بۆ کە بەڕاستی بەهەش دروست دەکەن ئەمانە
ئەم دروستکردنی بەهشتە وای لە ئینسانی ئێمە کردو نەخێرەکانی بکوژێ ڕخنەکانی بکوژێ ڕۆحی یاخیبوونەکەی بکوژێ و تەسلیم بەوانەی بکە ڕێگای پێبدا ئەویش کاتێک کە تو هەموو شتێکت تەسلیم کرد ئەویش وردە بە ئامراز و میکانیزمەکانی بەردەستی لە ڕێگای پارە لە ڕێگای دامەزراندن لە ڕێگای دامەزراوەکانی لە پێشمەرگەوە بگرێت تا دەگاتە پەروەەردە وردە هەوڵی کۆنتترۆلکردنی ئینسانەکاندا لە ڕێی کۆنتترۆلکردنی ئینسانەکە و کۆمەلگەیە کرد بۆ کۆنتترۆل دەکات کاتێک کۆمەلگە کۆنتترۆل دەکات دەربازبوونت ئاسان نییە ئەم قەیرانەی لێ دروست دەبێت کە ئێستا هەیە هەموو حڕەکەیەک هەموو جوڵەیەکی یاخیبوونی ئێمە تا ئەندازەیەکی گەورە لەگەڵەوەی دەستکەوتیش بەدەست دێنێ بەڵام دەستکەوتەکە لە ئاستی تموحاتی حڕەکەی مەدەنی و حڕەکەی خۆپیشاندانی مەدەنی دانیە بەڵام محکومە بەشکستە ئەندازەیەکی زۆر ئەمە دەبێت دەرفەتی زیاتری پێ بدرێ ئەم ڕۆحە نەمرێنرێ ئەم ڕۆحە نەکوژرێ ئەم ڕۆحە یاخیبوونە بەردەوام بێت بەستاکی ئەوان دەتوان بۆن هەموو شتێک کۆنتترۆل بکەن پارتیویکێتی هەواڵگری لای خۆیان بێ داهات هێزی پێشمەرگە حکوومەت پەرلەمان یاسا هەموو شتێک ئەم کۆنتترۆلانیان لە دەست بچێت کۆتایان پێرێ وجودیان نامێنێت لە ساحەکەدا هێزی پێشمەرگیان لە دەست دەربێنە با پارەشیان لە دەستدا بێ ئێستا چەکداریان لە دەست دەربێنە دڵنیا دەکەم پارتیویەکێتی لە هەرێمی کوردستاندا وجودیان نامێنێ ینی لە ئاستێکی زۆر بچووکدا هێزی زۆر بچووک دەمێنەوە ینی ئەمرازی کۆنتترۆل ئەوانی هێشتەوە دەفتمان هەیە بۆی هێزی چەکداریان لە دەستدانەمێنێ هەموو ئەو ئەگەرانە هێزی بۆ هەرێم بکرێتەوە یەک پارچە سەر دوو پارچەیە هەموو ئەو ئەگەرانە هەیە ئەم ئەگەرانە بەڕاستی لە ئێستای هەرێمی کوردستاندا بە هێزی ناوخۆ ناکرێت ئەم ئەگەرانە بە فشاری نێودەوڵەتی بە فشاری عراق بە فشاری ناوچەیی و بە فشاری کۆمەلگەی نێودەوڵەتی ئەوروپی ئەمریکی دەکرێت چەند هێزی لە ناوخۆدا ناڕزایەتی گەورتر بێ هێندەش کۆمەلگەی نێودەوڵەتی پێشوازی لە ناڕزایەتەکان دەکات هێندەش کۆمەلگەی نێودەوڵەتی فشار بۆ سەر مؤسسات و دامەزراوەکانی دەوڵەت و ئەم هێزانەی دەسەڵات زیاد دەکات واتە ئەمە شتێکی دوولایەنەیە تا لێرە ڕۆحی یاخیبوونەکە گەورە بێ تا لێرە ڕۆحی بەرەنگاربوونەوە گەورە بێ پێشوازیکردن لەم ڕۆحە لایەن کۆمەلگەی نێودەوڵەتی کۆمەلگەی ناوچەیدا گەورەتر دەبێت و فشار بۆ سەر هێزەکانی دەسەڵات دروست دەبێت ئەم فشارە بە نەتیجە گۆڕانکاری دروست دەکات. باڵ سوپاس دەکەم کاکتۆر بێمە خزمەت بەڕێزت کاتشمان کەماوە گلەیشیە لە هێزەکانی دەرەوەی دەسەڵات بۆچی خۆیان ڕێک ناخەن بۆی کە گۆڕانکاریەک دروست ببێ بەرپرسیارەتی ئەی هێزەکانی دەرەوەی دەسەڵات چیە ینی لەم بارودۆخە کە خەڵک بێهیوایە بێ ئومێدە ناڕەزایەتی زۆر هەیە لە ڕاستی داوای کە گرفتە پێمە لە هێزەکانی دەرەوەی دەسەڵات ئەوەیە کە پەرتەوازیەکەیە گومانی تێدانە کۆبوونەوەی هێزەکانی دەرەوەی دەسەڵات بە ئەندازەیەک سەختی زۆری لە پێشە ئەمە لە ماوەی ڕابردوو تا ئێستا هێزگەلەیەکیش ئەوجار ژیانی هێزی سیاسی جۆراوجۆریشمان بینی کە بە چ جۆرێک کۆتاییان پێهات بەڕاستیەوە سەرەتا ئومێدێکی زۆر دروست و بەڵام دواتر ئەم ئومێدە گۆڕا بە بێ ئومێدێکی قورس ئەو بێ ئومێدێش جارێشتر ئەرکی سەرشانی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتی قورستر کردەوە بۆی کە جارێشتر ئەم بێ ئومێدەیەکەوە دروست بوو لە ئەنجامی ژیانی سیاسی هێزێکی دەرەوەی دەسەڵات لە ڕابردوودا جارێککە بیگۆڕیەوە بە ئومێد ئەمە لە ئێستادا ئەرکی هێزەکانی دەرەوەی دەسەڵات ئەوانەی کەوا ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەن ئەوانەی کەوا ئۆپۆزیسیۆنی ساختەنین ئەوانە لە ڕاستیدا ئەرکیان قورسە چونکە یەکێک لە ئەو یاریە سیاسیانی کەوا هێزەکانی دەسەڵات دەکەن ئەوەیە کە برە و بە هێزێک بدرێت یاخوچەند هێزێکی دیاریکراو کە بتوانێت نمایندە یاخۆت جۆرێک لە نوێنەرایەتی زۆرینەی دەنجی دەرەوەی دەسەڵاتی پێ بدرێت لە کاتێکدا کە هێزی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لە ساحەکەدا هەبن و خەڵک لە دەوری یاخۆ دەنگ لە دەوری ئەو هێزانەدا خۆی نەبینێتەوە ئەمە لە ڕاستیدا ئێستا ئەرکی هێزەکانی دەرەوەی دەسەڵات قورسترە لە ڕابردوو وێزگەکانی گۆڕانکاری لە ماوەی ڕابردوودا تا ئێستا لەوانەیە ئەوەرکەی قورستر کردبێت بەڵام بۆ داهاتوو بە تاکید ئەوانەیەکەوە هێزی ڕاستەقینەن لە ساحەکەدا دەمێنەوە ئەوەی کە هێزێک کار کەفوکوڵ بێت لە قۆناکاندا دروست هەبێت بە تاکید بە کەفوکوڵش کۆتایی پێدێ لەبەرەوە ئێمە پێمان وایە پێویستە هەموو هێزەکان ئەو هێزە سیاسیە ئۆپۆزیسیۆنە بە قەنەعەتیمە هێزی ئۆپۆزیسیۆنی سیاسی ڕاستەقینەیە کە بتوانێت پەیامەکانی ئاراستە سیاسیەکانی کار و کاراکتەرە سیاسیەکانی بە ئاراستەی ئەوە بێ کە هێزەکانی دەرەوەی دەسەڵات کۆکاتەوە لە دەوری پرۆژە نەک بە مزایدەی سیاسی زیاتر ئیش لەسەر پەرکردنی ڕیزەکانی هێزەکانی دەرەوەی دەسەڵات بێ بۆیە ئێستا ئەو هێزگەلەیەکەوە ئێستا لە ساحەکەدایە
بەڕاستی ئەرکەکەیان ئەوەیە کە زیاتر لە دەوریە کۆبنەوە پرۆژەی هاوبەش کۆیان کاتەوە و فعلەن ئەوەی کە دەشگوترەیە کە هاوکێشە سیاسیەکان گۆڕانکاریان بەسەردا بێت جۆرێک لە ئەو هاوکێشەی هەرێمایەتی هاوکێشەی نێودەوڵەتی هاوکێشەی ناوخۆیی گۆڕانکاری بەسەردا بە تاکید ئەوانەی دەرەوە کاریگەریان بەسەر ئەوەی ناوە زیاتر هەیە ئەوەی کە هەتا ئێستا بوونەتە فاکتەری مانەوە لە ڕاستیدا لە قۆناغەکانی ڕابردوو ئێستاشدا هێزگەلێکی دەرەوەیە کە هەڵبژاردنیان بۆ دیزاین دەکات کە هەڵبژاردنیان بۆ تەزویر دەکات کە پاڵپشتی سیاسی و سەنەدی سیاسیان دەکات ئەم هێزانە ئەوجار دابەشبوونی هەرێمایەتی هەردوو هێزەکانی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بەسەر بلۆکە شەرقی و غەربیەکانی دەرەوە بڵین دەرەوەی هەرێمی کوردستان و نزیک لە هەرێم و پاشانیش دوورتر لە هەرێم ئەوانە بە تاکید وایان کردووە کە ئەرکی گۆڕانکاری بە تاکید ئەرکێکی سوک نەبێ بەڵام دوجارێش لێرە و لەوێ ژیانی سیاسی دەوڵەتانی ترمان لە دەرو دراوسێ و لە شوێنی تربینیکەوە لە هاوکێشە سیاسەکاندا کاتی گۆڕانکاریان بەسەرداهات بوو گۆڕانکاریان بەسەرداهات وێ دەکەین کە ئێمە لەم هەرێمەی خۆماندا بە شێوەیەکی مەدەنیانە و ئاشتیانە و لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان و لە ڕێگەی دەنگی حەقیقی لە ڕێگەی ئومێدی هاوڵاتیانەوە بە سندوقەکانی دەنگدان گۆڕانکاری لە واقعەکەدا ڕووبداتەوە بتوانرێت هێزەکانی تر بەشدار بن بەشداری حەقیقی بن لە دەسەڵات و یاخود بەدیل بن ئەگەر بەشداری حەقیش نەبن بەدیل بن بە تاکید ئەو کاتە ئومێد دەگەڕێتەوە بۆ دڵی هاوڵاتیان و گۆڕانکاریش لە واقعی سیاسیدا ڕوویدا. بەڵێ سوپاسان دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر ڕزگار قادر لە ڕانی هەروە دکتۆر جعفەر عەلی لە ستۆدیۆی سوپاسیان بەدەبوونتان دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.